باشەکی بەخێر بێن بە خواردنی کوردەواری مناڵم چیمە ڕەوفە پێش نزیکەی 10 ساڵ بێ 12 ساڵە بێ خەریکە میشەم حەزی خۆمیشە و هەم خولای خۆمە حەزم لێ خۆم پێشتر شوێنی ترم هەبووە مەتعەممە بۆتە لە مەتعەمەوە ئیشی ترم کردووە وەکو لە زانکۆکان و لە مەعمەلی چیمەنتۆ ئیشی جیاوازی تریشم کردووە بەزیتر ئەمە تیانە بۆ خواردنی کوردەواری سەوڵە گوتم بە ئەمەی زانی چۆنەوە 2 ساڵ شتێکە بەردەوام ساز بخوا باش شەویج عیبێکی نیە هیچ کێشێکیشم بە دروست نەبوو خواردنەکان کفتەمان هەیە کفتە و گۆشتی قاورمە و برنجی بەڕۆنی خۆماڵی برنجی کوردی بەڕۆنی خۆماڵی لەگەڵ پەڵاوم هەیە برنجی دەنەی درێژ ساوەر و قەرە خەرمان و زۆر جارەی گۆڕم بۆ برنجی سوور و ئێتک و بە و شفتە و لە ماڵە حازریانەکەمان لێرە سووریانەکەمە لە نوێی بەیانی و هەڵەسم بۆ ئێتر هەتا حازریانەکەمە بێ بە 5:30 و 5:30 تر هەتا خۆم ئامادەکەم بۆ ئێرە نزیکەی 6 بێتەوانە جاری 6:30 تە بە وەختی بەپێی گەرمایە تەمێنمە تا 12 شەو هەتا کۆیانەکەینەوە حازریان ئەم شتان لێرە لا ئەبین ئەبێ بە 1 شەو ترێکی شەو ئەڕۆمانە خوا جاری 3 شەو بەخەوم سپاس بۆخوای گەر هەمویان هاوکار من بە بۆنەی ئەوانە نەبێ ناتوانم مناڵەکانم هاوسەرەکەم هەمویانە هاوکار من کوڕەکەم لێرە شتەکانم بۆ دائانێ ئەنی بە بۆنەی ئەوانە بێ بیش ناتوانم بەتەنیا ناکرێ خۆلەسان وەکو پەروەدە مناڵ گەورن ئەمەیان بچووەکەم بۆ لێرە بوو لە ماڵ ئیشەکانم بۆ دابەخش ئێستاکانە ئێکیان لەگەڵ خۆمە بەردەوام ئیشەکان لەگەڵەکانی خواردنەکە ئێکیانیش زەڵاتە و قاپشۆرین و پاکتەمیزی ماڵم ئەوە بۆ داناوە ئیتر ینی شتەکانم ینی هین کردە بە سەریانە هەر یەکەی ئیشێک هەر یەکەی نەکەت لەبەری ئەوانە بۆنی ئەوە منش فریا ئەکەوم ئیشەکانی خۆم بکەم هەرچی بێتە ئەم سەهۆڵە لەو ناناخۆ مەگە هەر نەیدۆزێتەوە ئەگینا فەرقینە زیاتر عەرەب زۆر عەرەب زیاتر خواردنی من عەرەبەی خۆ کوردنەکەی خۆمان لەبەروی بێموچەیە بە قورئان پارەی سادەیەکیان پێ نییە منیش زۆر خۆم هاوکاری خەڵک زۆرەکەم زیاتر عەرەب دۆڵمە و کفتە ئەوانە زۆر ئەم کوبەیە زیاتر ئەم کوبە و شفتەیە ئەوە توش لە بنچە لە ماڵەوە خۆشەتە وانە ئێستا هەیە بۆ لای مەڵێ ئەوە دەرناچێ بەدەستم کفتەکە هەڵەوەشێ بەدەستم یان ئەو تام و لەزەتەی نییە سێ بە تایبەتی وایە پراخەکە زۆرێ ئەمەی چانی من هەڵۆشە لێرە باشە وڵی ئەوەی بێ هینکە بێ بە گەرمی دروستی نەکەی سەمە لە ماڵە ساردی یەکەمەوە بیکەی بە سوجێکە ئەو ڕۆنشتەی جوانجان بێتە خوارەوە کە هاتە خوارێت وشک سا دەبێت و وشکیشە بێتەوە بێ قیمەی چۆر بەکارنێنی هەم بڕوێشەکەیشە بێ هین بێ دەبێ یعنی نەرموشلێکی تیابێ زۆر تنگ نەبێ شلیش نەبێت نەگەشن بێ هەڵەوەشێ کاتی لێنانیشە ئەبێ سەری قەپات نەکەیت و ئاگرێکی هێواش بێت ئەمەش خەڵگەڵێ ئێ بۆ لامەڵەوە هێلکەی لێ نەقی چێلکەی لێنایە هەر ئاوەحتیاجی برنجەکەیەوە ئەمن هەست ئانوانە لێرە دروستیەکەم خێمەکەم هێنا لێرە بڕوێش و من هەمی خۆم دروستیانەکەم لێرە هەیە بە بۆنەوەی کە دروستیەکەم لێرەوە ئەنجازانەکەم لێرە شتم داناوە و کفتەم هەیە کوبە و کفتەکە من بۆ لە ماڵەوە یەکەمە مجەمی دۆشتەوە بۆ بەیانی یعنی یانێن بۆ ئێرە ئەمە ئیسەکانی ئێوارە دروستم کردووە کاتێکشم داناوە بۆ ماڵەوە بۆ ماڵم ناو کاتێکشم داناوە بۆ ئیشەکەم ئەبێ لەگەڵ یا بگونجێ ینی هیچ کێشێ نیە بەڵام مناڵەکان خوانێ بڕە گەورەنی لەوە دەرچوون پێویستیان بە نەسیحەتە بەزەوە دەرچوون کە تۆ بڵێن چاو لێیان بێ ئەوە پێویست ناگە کوبەکە برنجەکەیەتی جوان بیکوڵێنە و شێلانە سازە بیشێرە جوان شل نەبێ ئێتر ڕۆنەکەشی داغ بێ بیکەناوی نەزۆر ئاگرەکە هێواش نەزۆر بەقەوات بێ ئێتر هەڵ ناوەش زۆر جار هەراوە بەهینی دروستیەکەمەی بنەوە بۆ ماڵە کفتەکە عینی شەدەی بن لە ماڵە لێنێ بەسەڵ خۆ دەرناچەکاوە لێنێ هەویرەکەی لە ماڵەوە بڵێن ئەی شێرم حازر یەکەم لێرە لە ناو سەخۆڵا دایانم لێرە بۆی خراپ نەبێ قیمەکەش هەر حازر یەکەم و ئەی چۆڕێن مۆیکەم بە سوچگیە ئەو ڕۆناوچی نەبێتخوا سار بێتەوە لێرە بڕێشەکەی بۆ ئەخوسێنم بڕێشەکەیانم لێرەی خوسێنم بۆی هەتا بڕێشەکە ئەخوسێدایە بۆشم کوبەکە دروست دەکەم کفتەکە ژێراکە ئەنجا لێنانەکەشی جوان جوانە ماڵە لێنێم و پیاسایەکی زۆری بۆ ئەەکەم و تەم بەسەریا و لە مەرگەکەشی خۆبزانە چۆنە
زۆر تایبەتە هەچی ئەڵێ چۆن ئەمە لێنانی لێنانەکەی چۆنە زۆر تایبەتە لە ماڵۆ لێ بەڵێ لە ماڵۆ لێ ئەنێم و ئەنجە بەلێنراوی هێنم بۆ ئێرە چون فریان ناکەوم لێرە ئەمانە دوێسم زوو هاتم ڕۆژانی کەیکە یە مشتری لێ تا لێوە نانەیە بۆوان و جار باشتەکان مەسووتێ لێرەوە ئەتە بەخوا ناکرێ لێرە ئەم برنجە کوردێمان هەیە بەڕۆنی خۆماڵی برنجی دەنەوی دێژ بە پەڵاو ئەم بریانیەمان هەیە هەموو ڕۆژی ئەمانە بەردەوامە بەڵام وتەی گێرمایە تۆ زیامانە بە کەمیە هێنم ئەتە برنجی سوورێنم لە بریەوە چ شوێنیشم نییە لەیدانێمە برنجی ئەمە برنجی سوورە هێنم بەسە حالیان قەرە خەرمانم هەیە لەگەڵ ساوەرە باشە ئەم گۆشتە قاوەڕمەمان هەیە معادل ئەمانە هەیە ئەم یاپراخە ئەم دۆڵمەمان هەیە لەگەڵ ئەم فاسۆلیایە سەرەتای ئەمە هەمووی ئەم ڕۆژە هەیە بە ئەمانەی جەم شلانیش ئەگۆرە ڕۆژێ بامەیە ڕۆژێ کوولەکەی ڕۆژە قەیسیتر ڕۆژێ سپێناقا ئەگەڕش لەگان ئەم ئاوە فڕوجاوشمان هەموو ڕۆژە هەیە ئەمەش کفتەیە کفتەکەش هەموو ڕۆژە بەردەوام سەرەتا کە دەستم کرد بە میشە زۆر بە کەمی شتەکانم هێنا چونێکم جار کە تۆ ئەناسەی لێرە هەتا خەڵک ئەناسێ تۆ نابێ نەشت زۆر لێنەی زین چی ئەخورێ و خەڵک حەزی لە چییە ئێستامانم معادە لەمانم هەیە هەموو ڕۆژێوان هەیە قەرە خەرمان ساوەر نا هەموو ڕۆژە نیمە شفتە دانی بە پێنسە لە پێی 1500 ئەم گۆشتە قاوەرمەش زۆر عەرەب زۆری لەسەرە خواستیان لەسەرە زۆربەی هەمویان بە زیادی کووبە و یاپراخەکە و ئەم گۆشتە قاوەرمەم زۆر وەڵای خۆ هەر تامیان ناگۆڕێ لەبەر ئەم ئێنەی من خەڵک پێم ئەڵێ هەتا ئیسش خامی شتی تۆمان کردو نەگۆڕاوە ناگۆڕێ جار هەبۆ بێخوێ بێیان شتێ بەس زیەوک و تاموشتی هیچ نەگۆڕاوە هەر یەکتامە من گلەیم لێکن ئەڵێن ڕۆژ بە ڕۆژتەکان و خۆشتە دەبێت ئێتر وەڵا سپاس بۆ خۆی گەورە گلیان لێیان نییە کوردەواری ئەم یاپراخە کفتەکە لەگەڵ ئەم گۆشتە قاوەرمەیە زۆر هاوسەرەکەم زۆر ینی هاوکارمە زۆر ئەبێ پێشی خۆش بێ دەبەر من هاوکاریشی ئەوم هاوکاری ئەەکەم ئەو دەوامی هەیە ئەو سێ ڕۆژە دەوامی هەیە و 6 ڕۆژ یارمەتی منەیە باساڕیم بۆ کاو لێرە یارمەتی مەیە زۆر یارمەتی مەیە وەڵام مناڵەکان یارمەتی مەیەن هەر وەڵام بۆنی ئەوانە نەبێ ناتوانم بخوا هەنێ ئافرەت هەیە تەلەفۆنیان بۆ کردم ینی بێن فێری خواردنیان کەم ئەم خواردنە چۆنە وەکو ئیتۆ دەرناچێت تامی ئێمە ینی تامی خواردنەکە ئەوان وەکوی من دەرناچێت بەرەوەڵات زۆریان بەس من مەجای ئەوم نییە بخۆ ینی خۆ خێرە ئەوشا بەس مەجالم نییە هیوادارم خۆی سەر پیاوژن هیچ فەرقێکی نییە بۆ نێم بێ موچەیەوە ینی کارێکیان کردووە هەم دەوامیشیان هەیە و ئیشی خۆشیانەکەن هیوادارم بەردەوام بنون لەشیان ساغ بێ وڵی هەمووی فەرقی نییە پیاوژن هیوادارم ئەوەی کە بەهرەیەکی هەیە ئایا خۆشە خواردن نییە کاری چنینە یان توزام هەشتێ بێ جیاوەتی نییە هیوادارم بەردەوام